گەورەترین کێشە گرنگترین کێشە ئەوەی ئەو هەڵە کوشندەیە کەوا هەندێک لە ئەندامانی عەرەب لە ئەنجومەنی پارێزگای لە هەندێک لە ئەندامانی تورکمان پێیان وایە ئەم هێزە هاتووە ئینقلابێکی عسکەریەکە وەکو هەفتەی تەمموز چۆن بەعەس هاتووە سەر دەسەڵات هەندێکی وا بیرەکاتەوە لەو مەسەلەیەکەوە زۆر خراپە. ئەو هێزی عێراقی هێزێکی فیدراڵە بە پێی دەستوری عێراق ئەتوانێت بچێتە هەموو شوێنێکی عێراق ئیتر کەرکووک بێت سنووری هەولێر بێت سلێمانی بێ ئەمە لە دەستور واوتراوە ئەو جێشە ئیشی بریتە لە پاراستنی سنوورەکانی عێراق و خەڵکی عێراق. دووش پێیان وایە کورد لە هەڵوێستێکی زۆر لاوازەیە کورد پێویستە تەناوزڵات زۆر بکە لە چوارچێوەی ئیدارەوەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە پێیانمان ڕاگەیاندووە هیچ جۆرە تەنازولێک نییە لە هیچ مەنسەبێک بەڵام بەڕێکەوتن بێ و بە تەفاهم بێت ئەوە کارێکی ئاساییە. ئێمە تا ئێستا بڕیاری ئێمە بەو شێوەیە ڕۆژی پێش هاتنی سوپای عێراق ئیدارەی کەرکووک چۆن بۆ هەر دەبێ وا بێتوانە و خۆشیانە و قەنەعەتیان هەیە کە ئیداری ئەم شارە ئەگەر کورد لە سەری با بڵێن لە سەروبەندی ئیدارەکە نەبێ خۆشیان پیان بەڕێوە ناچێت. ئەم قەنەعەتە لای بەشێکی زۆری برا عەرەب و تورکمانەکان هەیە. کێشە ترمانە ئەویش بریتە لە لیستی تورکمانی ینی بە پێ ئەو دابەشکردنە سەرۆکی ئەنجومەن بەربرایەن خوشکبرانی تورکمان کەوتە ئەوان پاڵێوراویان زۆرە ئێمە نازانین لەگەڵ چیان بین دابنیشین ینی لەگەڵ ئەم ڕێککەوی ئەوی تر پێچوانی ئەوە قساکات. ئەمە کێشێکی قورسە ئێستا کە ئەوان خۆیان کۆبوونیان کردووە هەیەتیش تەنسیقانێ لە بەغداوە کە پێوتە هەیەی تەنسیقی تورکمان گویا بەرزترین دەسەڵاتی تورکمانە دوێنە لە کەرکووک کۆبوونیان کرد نەگەیشتبوونە ئەنجام خۆشیان نەگەیشتبوونە ئەنجام. ئێستا گوایە سەردانی ئێران و تورکیاکەن دواتر بێنەوە بەغدا لەوێ دوابڕیاری خۆیان بدەن. عەرەبێش ئەو 6 ئەندامیان هەیە 5یان لەگەڵ ئەوەن ئەم بارودۆخی کەرکووک هەر بەدە ئەو جێگری پارێزگار بە وەکالەت کە ئێستا پارێزگارە پێیان باشە بەم شێوێ بڕات. کلیلی چارەسەرەکەش لای کووردە هەم سەرۆکی ئەنجومەنەکەی لایە و هەم ژمارەی ئەندامانی پێویستی پێ بۆ دانیشتنی یاسایی. ئەمانە هۆکار بوون کەوا تا ئێستاکە ئێمە نەتوانین بگەین بە ئەنجامێک. کتەبان ئەمە بە زیانێکی زۆر گەورە بۆ کورد تەواو بێت ئەگەر کورد خۆی بڕیاری خۆی نەدات